سڵاو لە ئێوە و خوێنەران و بینەرانی نوژن هابێت. نەورۆزی 2726 کوردیتان پیرۆز بێت. ئەمڕۆ کە 21 ئاداری 2026 لە سەر مەزاری شەهیدانی لە بناری قەندیل ژنان لە تەواوی پارچەکانی کوردستانەوە بۆ پیرۆزکردنی یادی نەورۆز ڕوو لە بناری قەندیل دەکەن، وەک خاکێکی پیرۆز ئاگری نەورۆز هەڵدەکەن. دەستپێک ژنان و هاوڵاتیان سەردانی مەزاری شەهیدان دەکەن تاوەکو بە ڕۆحێتی شەهیدانەوە درێژە بە خەبات و بەرخۆدانی بدەن. ناوروزێ بۆ پیرۆز دەکەم گەر لە سەرچیوە هەرچە پۆرکە کوردستانە دوایکە شەهید و شاربانە گەلێ وڵات پۆلیس کەتە کوردن. ناوروز بۆمە ڕۆژێکە پیرۆزە، ڕۆژێکی دیرۆکیە. چەمگۆ ما خەتیە بخوینە مەمە بخوینەخوا ناوروزەوە بۆ کردە. دەوڵەت دەسەڵاتدار گەنج کوردە حەکیمە خوینەخوا بۆ ما ناوروزەوە بکەم. ما شەهید ناوروزە دۆنە بەوێ خەسێ ناوروز عیداکی ئەمە پیرۆزیە، عیداکی بۆمە گەرەنگە. تایبەت سانە بەس ئەوکە ئەسرا بەخە ساویە ڕێ بکەم. ئەم ناوروزە ساوی پیرۆزت کەم دابۆی شەهیدە کوردستانێ دوایکە شەهید و شارەوانەوە گەلە حەوزە ساکە دیارە پێشەکی پیرۆزبایی نەورۆز لە هەموو خەڵکی کوردستانەکەم لە هەموو گەلی کوردەکەم بە تایبەتی لە کوردانی ئازادی خواز و کوردانی خەباتگێر کە ئەمڕۆکە من بۆ خۆم یەکەم جارمە هاتوومەتە قەندیل. زۆر بە تاموزرۆی ئەوە بووم، یعنی هەموو کاتێ تاموزرۆی ئەوە بووم کە بێم نەورۆز لێرە پیرۆز بکەم. بەڵام دیارە ئەم ساڵ دەرفەتم بۆ گونجاوە لێرە. دیارە ئەمڕۆکە ئەگەر ببینین
زۆربەی وڵاتانیان زۆربەی شوێنەکانی کوردستان لێرەن بە خۆشحاڵیەوە کە ئەو ژنانەی کە لێرەن هین زۆربەی پارچەکانی کوردستانە دیارە نەورۆزکردنی قەندیل لە شوێنێکی وەکو ئەم شوێنەدا تایبەتمەندی خۆی هەیە تامۆمزرۆیکی خۆی هەیە من هەر بۆ خۆم بەیانی کە هاتین لە ڕێوە چوینە سەر قەبران هەر لەوێ لە سەر گۆڕستان هەستم بەوە کرد کە هەست بە ئازادیەکی تەواو ئەەکەی هەست بە تامۆمزرۆیەکی ئازادی خوازی ئەەکەی هەست بەوە ئەەکەی کە تۆ زیاتر و زیاتر هەوڵ بدەین چی وەکو ژنان چی وەکو نەتەوەی کورد لەبەرەوەی کە هەم دیمەنی ئەم شوێنە ئەبینی کە دیمەنێکی زۆر جوانە کە سەرتاپای چیاکان سپیپۆش بووە تارای سپی پۆشیوە زائیدە لەناو سروشتێکی زۆر جوانایە دووەم هەر لە خۆتەوە حەماسێک و ڕۆحێتێکی خەباتانە لە تۆیا بەدی ئەکرێ خۆی بۆ خۆی پیرۆزکردنی نەورۆز لە شوێنێکی لەم شوێنەیە ئەمە هەروە لەگاڵتە نییە ئەو تایبەتمەندیەیشی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە چۆن ئەڵێ نەورۆز پێناسەیەکی گەلی کووردە لێرەیشە وەکو وتمان ئەتوانم بڵێم لە ڕێگا کە هاتم بیرم لەوە ئەکردەوە لە هەشتاکانە بە بیرم بێ لە ترسی حیزبی بە ئەستەمانەتوانی جەژنی نەورۆز بکەینەوە لە دیەکەی خۆمانە کاتی خۆی کە لە لادیە بووین هاتین لە ناوچەیەکی قەراخە لە دەربەندی باستەڕا لەوێ نەورۆزمان پیرۆز کرد لێرەشە ئەمڕۆکە من کە ئەبینم بە هەمان شێوە وەلو ئێستا لە کوردستانێکی ئازادای بەڵام حتانەی تە قەندیل هەست بە ئازادی ناکەین لە مەخمور هاتینە لۆ قەندیل لۆ بیستوێکی نەورۆزی پیرۆز بکەن لە قەندیل پیرۆز بکەن جەژنێکی زۆر بە تایبەتەنەوە ئەمە بە دل و جان یعنی هاتنە لێرە بە جلو بەرگی کوردی و حەزمان لێ هەیە هەردەم یعنی ئەو ڕۆژە پیرۆز بکەن لەو ڕۆژە یعنی ڕۆلی ژن گەلێکی گرنگە لۆمە هەمویان ئەمە بخۆم ژنم یعنی زۆر زۆر ڕۆژێکی تایبەتە لۆمە لەبەر جلو بەرگی کوردی ئێمە ژنان ڕۆڵی زۆریان هەیە ئەمڕۆ کە هەموو لێرە کۆبوونێتەوە سەری کە زۆربەی ژنانی شارە جیاوازەکان هاتون هەروها دەتەوە جیاوازەکانیش لێرن و لە وڵاتەکانی جیاوازیش هاتون وەکو باکوور ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا هەمووی لێرن هاتون تەنانەت لە دووهۆک و لە هەولێر و لە کەلار و لە کفری و لە شارەکانەکە بێن بڵێ شارەکانیش زیاتر هاتون ئەمڕۆ هاتوین لێروکانە لە قەندیلی سەربەرزەوە هاتوین یادی جەژنی نەورۆز دەکەن جەژنی گەلی کورد کە خۆمان نەزانین ئەم جەژنە بە چ خوێنێک هاتوۆتە دی و چەندین قوربانیمانداوە تاتوانیمان ئەمڕۆ لێرە ئێمە بە ئازادانە ئەم جەژنە جارێککە دووبارەکەینەوە یەکگرتووی گەلی کورد یەکگرتی نەتەوەی کورد لەوە دروستە بێت بە تاکیدەوەی کە لە ئەو دەسەڵاتە کە بڕیاریدا هیچ چالاکێک نەکرێ ئەوە وەکو بڵێ غەدرێک بوو لە گەلی کورد کرا چونکە ئەم یادە نابێ بە هیچ پاسایەک بوەستێت شکەمە یادی گەلی کووردە یادی هەر چوار پارچەکەی کوردستانە لە کاتێکا ئێمە لە چ یعنی بربەستێک و شەڕێکداین ئێمە تەنانەت دوژمنەکانمان شەی وا هەیە چەندین جار بردمانمانەکەن بۆیە نەدەبوو ئەم یادە لە شارەکانی کوردستان نەدەبوو ڕاگیرێ و نەکرێت بەڵام سەیری بەفر و بارانیش ئێمە ڕناگرێ گەلی کوڕ ڕناگرێ هەر یین جارێکی ترەوە تا ئەمڕۆ سەیری ئەو بەفرە ئەوەش بارانەکەی کەیبینن و ئەوە خەڵکەکەشەکەی بینن و ئەوە ژنانیشە ڕۆڵی ژنانەکەی بینن کە لەسەر ستێج ژنان چ ڕۆڵەتیشیان هەیە ئەبینن کە ژنان هیچ کاتێک بۆ پرسی نەتەوایەتی بۆ پرسی کوردایەتی بۆ پرسی یەکبوون ناوەستن و ئێمە ژانزانی بەردەوام ژنان تووشی چی نەهامەتێک دەبن بەڵام بربەستەکان هەنگاوی ژنان ڕناگرن ئەس مەخمورە هاتمە وەکی ژنێک جوان مەخواستم بێ نەورۆزە پیرۆز بگەن لە قەندیلێ ژن بڕحێ بەرخوادانێ لە بنالەیە قەندیلێ ئەمەدە بوو وەک بینیمان ژنان لە تەواوی پارچەکانی کوردستانەوە و لە نەتەوە جیاوازەکانیش بینیمان کە ژنان بە ڕۆحێتی بەرخوردانی بە ڕۆحێتێکی پێکەوەیی ڕویان لە بناری قەندیل کردووە لە خاکی پیرۆزدا یادی نەورۆز دەکەنەوە ئێرە خاکی پیرۆزە کە بە خوێنی شەیدان بەدەست هاتووە کە بە خەباتی ژنان و بە تێکۆشانی ژنانەوە تواندراوە لێرەدا ئاگری نەورۆز بکرێتەوە بیرروڕای ژنانی ئازاد
یاخود تەواوی ژنانی پارچەکانی دیکەی کوردستان بینیمان پەیامی یاخود پێکەوەی دووپات دەکەنەوە هەردەم لە ڕێگەی پێکەوەی و یەکبوونیانەوە دەتوانن پێکەوە خەبات و تێکۆشانی باشتر بکەن.